خاڵیشی تر بریتە لەوەی لەم فیلمانەیە تەکنیک زۆر کەمە بە پێچوانەی فیلمی هۆلیوودەوە کە تەکنیک تایە زۆر زۆرە واتە لێرە کەمی تەکنیک هەیە لەوێ زۆری تەکنیک هەیە یەک گرتە هەیە زۆر سەرنجڕاکێشە لە فیلمی تۆکیۆ ستۆری ئۆزۆیە فیلمی تۆکیۆ ستۆری ئۆزۆیە ژن و پیاوێک دوای ئەوەی ماوەیەکی زۆر پێم وایە لە تۆکیۆ دابڕن لە شوێنی شترە بن کێنەوە بۆ ناو تۆکیۆ زۆر تەتەوری کردووە ئەمان تەمەنیان هەڵکشاوە تۆکیۆ زۆر تەتەوری کردووە لە بەرزاییەکەوە کە ستارەیەکی هەیە سەیری تۆکیۆکەن باشە لە بەرزاییەکەوە کە ستارەیەکی هەیە سەیری تۆکیۆکەن ئۆزۆ لە دوایانەوەیە کامێرە لە دوایانەوەیە ناو تۆکیۆ دیار نییە بەس ستارەی دیوارەکە دیارە ئەم دوانەش وەستاون سەیری تۆکیۆکەن پیاوەکاڵێ ببینە چەند گەورە بۆ تۆکیۆ ببینە چەند گەورە بۆ تۆکیۆ ژنەکاڵێ بەڵێ گەر من و تۆ لە یەک ون بین ئیتر ناتوانین یەک بدۆزینەوە ئەوەنە گەورە بووە من و تۆ کام هەموو تەمەنە بەیەکەوەین ئەم هەموو عەشق و خۆشەویستی و جوانیە هەیە لە بینمانە ئەگەر ون بین ناتوانین یەک بدۆزینەوە تەفسیری شتری ئەوەیە تۆکیۆ ئەوەنە بێڕەحمانە گەورە بووە ئێمە کە خۆمان لێرە بووین لی تێناگەین شارەزانین تایە تەفسیریشی تری تۆکیۆ ئەوەندە گەورە بووە لە ڕاستیە هەر گوێ نایەتە ئەوەی ئێمە ون بین یان ون نەبین تایە بۆمان ناگەڕێت تۆکیۆ لە ڕاستیە طبعا ئەمەم بەچی هێنا لەسەر نمونەی و خاڵەوە هێنام کەوتم کەمی تەکنیک لە فیلمی لە ستایلی ترانسنتاڵە طبعا ئۆزۆ کە لە پشتیانەوە وەستاوە ناچێتە پێشەوە بۆ ئەوەی تۆکیۆ پیشانی ئێمەی بینەریش با بزانین چەند گەورە بووە نەخێر ئەسڵەن هەر نزیک نابێتەوە لە ستارەکەش هەر ئەوەستێ لە دواوە ڕێک وەستاو زۆ پێمانەڵێ خۆتان خەیاڵ بکە نەزانی تۆکیۆ زۆر گەورە بووە شت لە خەیاڵا بێ هێشتا جوانتر و فرەدەلالەتر و مانادارتر و فرەشکڵترە وەک لەوەی کە پیشان بدرێ ڕێگەم ستایلەیش لەسەرەوەکە جوانترە توی بینەر خەیاڵ بکەی وەک لەوەی کە 100% پیشانت بدرێت چۆنە نازانم وێنەکەی بخۆڵکێنە لای خۆت تکایە بەشدار بە لە دروستکردنی فیلم و لە دروستکردنی مانای فیلمەکەیە لە دروستکردنی ئەو وێنانەی فیلمەکەیە کە من نەمگرتووە بان قەست بۆی تۆ لە لای خۆت دروستیان بکەی ئەمە ستایلە ئەمە ئەو عمق و قوڵیەیە کە لە سینەمای تیجاریە وجودی نییە و ئێمە پێویستمانە بەم شێوەیە هیچ لەسەر سینەما بکەین هیچ نەبێ خەتێک بەم شێوەیە بینێنە ناو سینەمای کوردیەوە کە تەمەنای زۆر ئەەکەم ئێمە بتوانین من هەمی گەورەم ئەوەیە کە ئێمە بتوانین ئەمە بکەین یەک دوو خاڵماوە کۆتایی بە باسەکەیەنین لە فیلمی ستایلی ترانسندنتاڵە جاڕزبوون هەیە لە بری سەرنجڕاکێشی سەیری کە چەند سەیرە ئەمڕۆ هەموو ئینسان خەمی ئەوەیەتی سەرنجڕاکێش بێ ئازیزان خەڵک هەمووی خۆی دەرەخا بۆی سەرنجڕاکێش بێ تا زۆرترین خەڵک سێریکە چونکە ئێمە قوربانی ئەو ستریۆتایپین کە سەرمایەداری یاوێتی بەسەرمانە ئەوەی سەرنجڕاکێش نەبێت کە سێری ناکە ڕاستیە ئەم ستایلە لە فیلم پێچەوانەی ئەمە ڕێک ئیشەکە لەسەر چی لەسەر بۆردەم لەسەرەوەی کە تۆ تەواو بێزار بیت بۆ بێزار بیت پرسیارێکی زۆر گرنگە بەڕاست کاکە ئێمە کە سەیری فیلمێکین بۆچی بێزار بین بۆ گرتەی وای تایە بێزارمانەکە یعنی بۆ ڕێک ئیشکردنە لەسەر ئەو قەلەقەی لای فەیلسوفانی قوتابخانەی فرانکفورتە بوو ئەوان ئەیانوت فیلم مەجال نایە بیری لێ بکەینەوە مەجال نایە بۆ ساتێکە بیری لێ بکەینەوە چونکە وێنە بە دوای وێنەیەت وێنە بە دوای وێنەیەت لە ستایلی ترانسندنتاڵە کات دروست ئەبێت تۆ بێزار بیت وەک پۆڵشەی دەڵێ بۆچی to bring the viewer closer together بۆ ئەوەی بینەرەکان لەو کاتی بێزاریەیە نزیک ببنەوە لێک و بکەونە گفتوگۆوە لەسەر فیلمەکە سێریەم عمقا سێریەم قوڵیە واتە لەحزەیەک بێزاری دروستە بێ لە فیلمەکەیە بۆ ئەوەی تۆ کاتت هەبێ هەم بیر لە فیلمەکە بکەیتەوە
هەم ڕخنەی فیلمەکە بکەی هەم مناقەشەی فیلمەکە بکەی لەگەڵ بینەرەکەی تەنیشتدا. ئەمە ئەو قۆڵیەیە کە ئێمە پێویستمانە گفتوگۆی لەسەر بکەینە لە سینەما. بینەرێک کاتی هەبێت بۆی بیر بکاتەوە، کاتی هەبێت بۆ ئەوەی کە سەیری ئەو گرتەیە بکە، ئەو گرتەیە چۆن ڕوویە بۆ ڕوویە فڵانەشت بۆ بوو. بەڵام ئەگەر ئاکشنی یەک لە دوای یەک بێت لە ڕاستی ئەو کاتی نابێت و هەموو شتێک لەدەستەیە. فیلمێک هەیە بە ناوی سایتێن تانگۆ یاخود تانگۆی شەیتانی بێلاتار. تانگۆی شەیتانی بێلاتار ڕێک ئیشکردنە لەسەر ئەم بۆردەمە، ئەم بێزاریە. تابەن گرتەی شتیە زۆر گرتەیشی مەشهورە، بریتیە لەوەی کە 7 دقە و شتێکە. 7 دقە و شتێکە گرتی یەکەم ئۆپنین شۆتی فیلمەکەیە پێم وایە. ئۆپنین شۆتەکەی بێلاتار کامێرە دانێ بەرامبەر بە گەوڕێکی گەورەی مانگا. 7 دقە و شتێک واز لە کامێرایە هێنەیە یەک دنیا مانگای زۆریەنە دەرەوە یاری ئەەکەن شۆق لە یەکتری ئەڵەیەن ڕاکەن کامێرا هەر ئاوە وەستاوە سێریانەکە بهیشتی. ئێمەش لەگەڵ بێلاتارە سێرەکەین. بەڵام بۆ ئێمە سێرەکەین لەبەرەوەی بێلاتار ئەوێت کاتمان باتێ بیر بکەینەوە، هەتا ڕخنەی لێ بگرین، هەتا بڵین بەڕاستی ئەوە چێ گوزەرێ. تەمان ئەم فیلمە درێژیەکەی 7 سەعات و نیوە. درێژی ئەم فیلمە خۆی کۆی فیلمەکە 7 سەعات و نیوە. لێرەدا ئێمە بینین کە هەموو ئەمانە بە هەدەف ئەکرێن کە بینەر قودرەت و کاتی هەبێ بۆ ئەوی بیر بکاتەوە، قودرەت و کاتی هەبێ بۆی ڕخنە بگرێ. صفاتی شتریتان سندنتەڵ ستایل کە زۆر گرنگە بریتیە لە وەک شرەیدەر ئەڵێ لەی باک واتە هاتنە دواوەوە لە بری چوونە پێشەوە. لە سینەمای تیجاری هۆلیۆدا دەرهێنەر ئەوەندەیەتە پێشەوە تا ئاچێتە ناو چاوتەوە، هەموو شتێکە دوا بۆ ڕوو نەکاتەوە، یەتە ناو مێشکتەوە، هەموو شتێک دەرخواردتەیە نەرمە قوود ئەی کاتە قورکتەوە بۆی بیخۆیت، بۆی ئەو تەسەوری ئەو هەیەتی، ئەو ئایدۆلۆژیایی ئەو هەیەتی، ئەو دیدگایی ئەو هەیەتی، ئەو سەرمایی ئەو هەیەتی، وەک ئەدۆرنۆی وت ئەوس فیلم بووە بە ئەداتی بازرگانی. ئێستا تۆ سێری فیلمەکانی بۆ نمونە سێری فیلمەکانی ئەم پاڵاوانەکان کە پاڵاوانەکان یعنی مەسەلەن سپایدەرمان نازانم باتمان ئەوەندە خۆشەویست و گرنگەکرێن دوایی ئەبن بە ئەداتی بزنسیشی گەورە لە دنیاە، بۆ جلوبەرێک، بۆ ڕیکلام، بۆ ئێعلانات، بۆ پێڵاو، بۆ هەزاران شتیتر. لە کاتێکە لەم ستایلەیە دەرهێنەر ئەوەندە نایەتە پێشەوە بێتە ناو ڕۆحتەوە و هەموو شتێ بسەپێنێ بەسەرتا. شەیداڵێ بەڵکو دەرهێنەریەتە دواوە، کۆمەڵێک شتی زۆر بە ناڕوونی ئەێنێت ئەهێڵێتەوە بۆ ئەوەی تۆ خۆت تەفسیری بیتێ، بۆی تۆ خۆت مانای بیتێ. ئەها من ئەوەندە نایەمە پێشەوە هەموو ئەوەی باوەڕم پێێتی بیخەمە ڕۆحتەوە، بەڵکو دەرهێنەرانی ستایلی ترانسندنتال دیەنە دواوە ئەڵێن بێ زەحمەت تۆ وەرە پێشەوە مانا بە بەشتەکان، وەرە خۆت بە پێی مانای خۆت. مەسەلەن سێری پێدەشتی گریانی ئەنجلۆپۆلیس بکە، سێرەکەی ئەو گرتە جوانە گەورانەی بۆ ئەو ناوچەیی کە هەیە کە خۆی لە لەو هاچێ زانی خۆت تخەیول کە بزانت چی تایە ئەم ناوە. من یەمە دواوە لە ڕووی ماناوە، من یەمە دواوە یعنی لە ڕووی ماناوە ئێمە هەموو شتێ ڕوون ناکەمەوە. نازانم ینی تارکۆفسکی کارکتەرێکی هەیە لەم لاوە سێرەکە ئێستاە ڕووە کاتە ئەو لە سەردەمی مناڵی و مەکتەبە ڕووە کاتە پێشووتر گەورە بوونە. چی ڕوایە لە ڕاستیە؟ هیچ ڕوو نایە، نازانم چی ڕۆیە. وەرە مانای پێبە. من چوومەتە دواوە جڕێگەم شوێنم چۆڵ کردو بووی تۆ بیتە پێشەوە مانای پێبی. بێگومان ڤەمیرەر فیلمی ڤەمیرەری تارکۆفسکی یەکێکە لەو فیلمانەی کە ڕێک ئەمەی کردووە، چۆتە دواوە تارکۆفسکی، چۆتە دواوە مەساحەیەکی گەوری بەجێهێشتۆ بۆ توی بینەر بۆی بچیتە قوڵاییەوە و مانابەی بە هەموو شتێک.